بەڵێ ئێوارەتان باش هەموو کاتێکتان خۆش و کامران بێ بەخێر بێنەوە بۆ لایفێکی دیکە ئەمڕۆکە هەندێک ڕووداوی زۆر تایبەت هاتنە ئاراوە کە تەنانەت لەلایەنی ئینسانی و وجدانیشەوە هەست و سۆزێکی تایبەت بە مرۆڤەکان دەدا. ئەوەش هەم دەربارەی ئەو قۆناغی کە لە نێوان دەوڵەتی تورکیا و ئیمرالیدا بەڕێوە دەچێەوە هەم لە ڕۆژئاوای کوردستاندا ئاواتە کوردستانی سووریادا گەڕانەوەی پەنابەرەکان لەخۆ دەگرێت بۆیە باس لەو بابەتانە دەکەین. هیوادارم پەخشەکە بەدڵی هەمووتان بێ. لە ئێستاوە ئەوانەی لەسەر خەتم تکایە شتێکم بۆ بنووسن بزانین دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە بۆەوەی بەرلەوەی هاوڕێیان کۆبنەوە بەبێ سترێس و بەبێ قەلەقی بکەوینە ناو بابەتە گرنگەکانی ڕۆژەوە بە کورت و کورمانجی باس لە گۆڕانکاریەکان بکەین و هەندێک شڕۆڤەی تایبەتیشی لەسەر دەکەین. بەڵێ بەخێر بن سەر و سەر چاوم هەمووتان لە خۆشی و شادیدابن بێ دەرد و بەڵابن هاوڕێنی بەڕێز. ئەمڕۆکە باس لە گەڕانەوەی پەنابەرانی ڕۆژئاوا دەکەین کە هەنگاوێکی نوێی بەخۆیەوە بینی. ئەمە خۆی لە خۆیدا لەلایەنی ئینسانی شەوە زۆر زۆر گرنگە لەمەەر پرۆسەی لەناو کەوانە دەڵێن چارەسەری وانش لەناو کەوانە دەڵێن پرۆسەی چارەسەری کورد کێشەی کورد گۆڕانکاریەکی زۆر زۆر گەورە لە ئارادا بوو. ئەمڕۆکە ئەو گۆڕانکاریەمان بینی بە هەموو خێراییەک بەڕێوە دەچێت و ئەم گۆڕانکاریە مانای چییە ئەمەتان بۆ باز دەکەم. وەلا هەمان کاتدا سەردانێکی مەسئول بارزانیمان بینی تا ڕادەیەک لە بۆ من بە تایبەتی لە پڕەوە ئەنجامدرا. لێرەدا مشتومەڕێک هەیە هەندێکیان ئەڵێن ئەو سەردانە بۆ کێشەی کووردە، بۆ دەوڵەمەندکردنی کووردە، بۆ موچەی کووردە، بۆ کەرکووکی کورد و کوردستانە و هەندێکیان ئەڵێن نەخێر ئەسڵ و ئەساسی نییە. ئەمە بەتەنیا دیپلۆماسی کوڕک تەلیکۆمە. بارزانی دەیەوێت کوڕک تەلیکۆم ڕزگار بکە. باس لەو بابەتەش دەکەین کە بابەتێکی زۆر زۆر گرنگە لە دەربارەی ئێران و کەنداویشدا لەلایەک شەڕ لە نێوان ملیسەکانی ئێران و ملیسەکانی سعودیا بەردەوام دەکا لە یەمەن و لە هەمان کاتدا حوسیەکان بە هەموو هێز و بازووی خۆیان دەمارەکانی خۆیان لە بەرامبەر ئەمریکا، ئیسرائیل، سعودیا کەیت کردوونەتەوە و ئەمە بەرەو کوێ دەچێت و لە هەمان کاتدا هەست بە گۆڕینی استراتیژی ئەمریکا دەکەین لە بەرامبەر ئێراندا. لەسەر ئەوەش ئەگەر بە کورتیژبی بۆ چوونی خۆم باس دەکەم. بەڵێ کابزانین بەڵێ ژمارەیەک هاوڕێ کۆبوونێتەوە. سوپاسدانەکەم کە ئێوە لەسەر خەتن ئەوانەی لەسەر فێسبوک تەماشامان دەکەن لەسەر ئیکس تەماشامان دەکەن دەرکەون. ئەو پەخشە بە تەنیا بۆ ڕێکلامکردن لەسەر فێسبوک بەکاردێت تکایە وەرن لەسەر کەناڵی یوتیوبی وا خۆشناو. ئەمە لە کاتێکدا لەسەر یوتیوب و لەسەر فێسبوک و لەسەر ئیکس دەکرێت بەڵام لەسەر فێسبوک و ئیکس ڕادەوەستێ بە تەنیا وەکو ڕێکلام بەکاری دێنم لەسەر یوتیوب بەردەوام دەکەم. بەڵێ بەخێر بن سەر و سەر چاوم هەر بژین کاتێک خۆش هەر بژین. بەڵێ دەست پێ دەکەین بەڵام وەکوتم ئەو هاوڕێیانی لەسەر ئیکس و فێسبوکن تکایە بە زووترین کات وەرنا سەر کەناڵی یوتیوبی هیوا خۆش ناو. بەڵێ کابزانم لەسەر یوتیوب پەخشەکە هیچ کێشەیەکی هەیە یان نا پێ ناچێت کێشەیەک هەبێ بەڵام وەکو هەموو جارێک لە یادم کرد زەنگوڵی ئاگادارکەرەوە لێ بدەم هەر لە بۆ هەندێش لە ڕنگ بێ ئەمە خەتای دووەمینە دوێنێش هەمان خەتام کرد بەهۆی قەلەقی بەهۆی زۆری کارەوە بەهۆی ئەوەی کە ناچارم کاری تایبەت و کاری مێدیایی لەگەڵ یەکتری بگونجێنم و لەبەر ئەوەی بەتەنیا زۆر جار پێڕە ناگەم کەم کورتی دەرەچێ و داوای لێبوردنەکەم. بەڵێ بەخێر بە سەر و سەر هەردوو چاوم هاوڕێیانی بەڕێز لەکوێوە دەست پێ دەکەین لە سەرەکانیەوە دەست پێ دەکەین. ئەمڕۆ دووشەمە دەی ئۆگوست لەبارەی کوردەکانی ڕۆژئاوا بە تایبەتی سەرەکانیەوە
پرۆسەی گەڕانەوەی ئاوارەکان دەستی پێکرد کە ماوەیەکی دوور و درێژە قسەی لەسەر دەکرێت. ئەمڕۆکە یەکەمین کاروانی گەڕانەوە گەیشتە ناوچەکە. ئەوڕۆ یەکەم دەستەی ئاوارەکانی سەرەکانی لە حەسەکەوە بەڕێکەوتن و بۆ سەرماڵ و زێدەکانی خۆیان بەپێی راپۆرتی ئەنبا ئەلسووریە یەکەم دەستە لە 410 خێزان پێکهاتبوو. کۆی ئەو قۆناغە دەگاتە نزیکەی 610 یعنی لە 610 خێزان 410 خێزان چوون کەواتە 200یان هێشتا ماون. راپۆرتی تری ئەمڕۆ ئاماژەی بە کەسانی گەڕاوە بە نزیکەی 2500 کەس دەخەم لێدرێن، یعنی لەو 410 کەسە ڕنگ بێ 2500 کەس بن کە گەڕاونەتەوە. ئەمە دوای نزیکەی 7 ساڵ ئاوارە بوون. زۆرێک لەم خێزانانە لە کەمپەکانی توێینە و تەلاع لە دەوروبەری حەسەکە دەژیان و ژیانێکی زۆر زۆر کوورە مەرجیان هەبوو، ژیانێکی زۆر زۆر خراپیان هەبوو، بێ ئاوی بێکارەبایی برسی بوون، بە تەنیا خۆراکێکی زۆر زۆر بەسیط بێ پەروەردەیی و لە بە تایبەتی لە زستاندا لەناو چادرەکاندا کەوتبوون، هیچ کەس ئاوڕێکی وای لێ نەدایەوە. بەپێی ئەم زانیانەی بڵاو کراوەتەوە کاروانی دوایی یعنی 200 کەسەکەی دیکە لە ڕۆژانی ئایندەدا ئەنجام دەدرێت. بەڵام ئەو گەڕانەوەیەکی بێکێشە نەبوو. کاتێک خێزانەکان سەریان خستن ناو دەرگای ماڵەکانیان یەوەیانیش ویستیان بستنە ژوورەوە تەماشایان کرد، لەبەر دەرگاکانیان ئۆتۆمبیلی دیکە هەن، لە ناو ماڵەکانیان خەڵکی دیکە و خێزانی دیکە نیشتەجێن. هەر لە بۆ هەندێک مشت و مڕێک ڕوویدا و تا ڕادەیەک شەڕ و پێکدادان ڕوویدا و زیان بە ئۆتۆمبیلەکان گەیشت، ئەوانەی کە ماڵەکانی ئەوانیان داگیر کرد و هێرشیان کردە سەر ئۆتۆمبیلەکان. ئاسایش و ماسایش کەوتە نێوانیان و لە دواییدا لە جیاتی ئەوەی ئاسایش یارمەتیامدا گوتی هەماهەنگی پێشوەختە نەبووە. ئەمە لە کاتێکدا حکوومەت بڕیاری داوە و چەند ڕۆژە قسەی لەسەر دەکرێت. سیپان هەموو لێدوانەی ئەو هەوڵەی ڕەخنە کرد، محکومی کردوتی مافی خەڵک بۆ گەڕانەوە بۆ شار و گوندەکانیان پارێزراوە، پرۆسەکە بەردەوام دەبێت، بەڵام پێویستی بە ڕۆژشوێنی ئاسایشی زیاتر هەیە. ئەمە چەند واتایەکی هەیە، واتە جێبەجێکردنی پرۆسەی ئەنتیگراسیۆنی هێزەکانی سووریای دیموکراتی حکوومەتی سووریا کێشەیەکی تێدانیا ڕێککەوتنەکان تا دێت دەستنەواری جێبەجێکردنەوە و یەک لەوانەش گەڕانەوەی پەنابەرەکانە. بەڵام گەڕانەوەی پەنابەرەکان لە هیچ شوێنێک بەبێ کێشە نابێ، لە کەرکووچیش کاتی خۆی وابوو. ئەو هەنگاوە مانای چارەسەرکردنی تەواوی کێشەی سەرەکانی نەخێ، چونکە مڵک و ماڵەکەیان داگیر کراوە، وێران کراوە، زیانیان پێگەشتووە، ئاسایش لە ئارادانیا و ئەمانە کە دەگەڕێنەوە ئایا ئەوانی لەوێنە پەراماریان نادان. ئەگەر ڕۆژ یەکەم ئاسایش بە زۆر ئەوانی گەڕاندەوە ماڵەکانیان با بڵێن لە ناوکەوانە، ئایا ڕۆژی دوایی بە بۆمبای ڕشیان ناکەنە سەر. ئەمانە هەمویان بابەتی زۆر زۆر گرنگن و ئەوەی ئەمڕۆ نیشانەیدا کە حکوومەتی سووریا حکوومەتی ئەلشەرع لە سەرەکانی وجودی نییە، بەڵکو ئەوەی لە سەرەکانی وجودی هەیە کۆمەڵێک چەتە، کۆمەڵێک عەشقیە، کۆمەڵێک جیهادی سەرسەری بەشێکیان خەڵکی سووریاشنین و هەر هەمویان لە بەرامبەر کوردە ئاوارەکاندا دڵڕەقراون، پەمپ دراون بە نەژاد پەرستی ئاینی و ئەتنیکیەوە و ئەما کێشەیەکی زۆر زۆر گەورەیە. ئەمانە لەوێ حکوم دەکەن، حکوومەتی سووریا لەوێ حکوم ناکە، تەنانەت لە عەفرینیش حکوومەتی سووریا حکم ناکە. چۆن پێشتر دەستەی تەحریری شام بەتەنیا لە ئیدلیب لەو شوێنان نەبوو، ئێستاکەش تا ڕادەیەک ئەتوانین بڵین وایە. ئەمانە ئەڵێن ئێمە پابەندی بڕیارەکانی حکوومەتی، بەڵام لە کرداردا جێبەجێ ناکەم. دەربارەی پرۆسەی تورکیا بە کورتی باسی بکەم. یەک لەو کێشانەی کە تاوەکو ئێستا باز دەکرا، ئایا ئوزگور ئۆزەر واتە سەرۆکی پارتی جەهابەی پێشوو کە ئەردۆغان کودەتای لەسەر کرد و قلجدار ئۆغڵۆیەکی هەڵنەبژێردراوی هێنا شوێنی ئوزگور ئۆزەری هەڵبژێردراو و قلجدار ئۆغڵ و جەماعەتەکە بە زەبری ئاسایش و پۆلیس
ئوزگر ئۆزەریان لە بارەگای ناوەندی دەرخست ئوزگر ئۆزەر حیزبێکی دروست کرد بە ناوی یەنی پارتی یانی حیزبی نوێ حیزبی نوێ تقریبان 93 ئەندام پەرلەمانتەری بردن وابزانم 20 پەرلەمانتەریشی لە بۆ جەهەپەواتە لە بۆ کلژدار ئۆغڵو هێشتن کە ئێستاکە قلژدار ئۆغڵ و جەهەپە وەکو حیزبێکی کلچی ئەردۆغان دەناسرێ ئوزگر ئۆزەر حیزبێکی نوێی دروست کرد و سەربەشی فراکسیۆنەکەی ئەمڕۆ لە پەرلەمان گوتارێکیدا پێشەوەی باسی گوتارەکەی بکەم مشتومڕێکی زۆر لەسەر ئەوە بوو مەترسێکی زۆر لەسەر ئەوە بوو چونکە هەمومان دەزانین ئەو پرۆژەیەکی دەوڵەتە بەڵام دەوڵەت ئەمڕۆکە لە دەستی چێدایە ئێمە نابێ دەوڵەت وەکو جاران لە قەڵم بدەین دەوڵەتی شاراوە چێدانی دەوڵەتی شاراوەی ئێستا دەستێکی ئەردۆغانی لەناودایەوە دەستێکی گرنگی لە ناودای بێگومان ئەردۆغان ئەو پرۆسەیە پێک دێنێ چونکە ئەمە بەتەنیا لای ناوخۆیی دەوڵەتی تورکیایە و بەتەنیا لایەنی حکوومەتیشی نیە لایەنی سیاسیشی نیە بەتەنیا ئەو پرۆسەی پێک دێنێ بەڵام بەپێی بەرژەوەندیەکانی خۆی پێک دێنێ و ئەردۆغان کەسێکە زۆر ئیسیسماری شت دەکە سو ئیسیفادیان لێ دەمێنێ و سو ئیسیفادەی ئۆزەرانیش ئەردۆغانی چییە کە ئەو پرۆسەیە ئێستاکە جێبەجێ بکە بە شەرتێک لە بەرژەوەندی ئەو دەسەڵاتی ئەو لایەندا تەواو بێ زۆرزار باسمان کردووە کە هەڵبژاردننی لە پێشە هەر لە بۆ هەندێک چی دەکات لەلایەک پرۆسەکە لەلایەکش بە گوشار بە زیندان بە قەیوم بە پارە بە ترساندن بە ڕێگای ئیعلامی بەردەوام گوشار دەخاتە سەر ئوزگر ئۆزەل و ئەوانەی لەگەڵیدانە یعنی ئەکرم ئیمامۆڵ و ئوزگر ئۆزەل و ئەمانە بەڵام ئەمڕۆکە ئوزگر ئۆزەل لە لێدوانەکەیدا ئەگەر بە کورتی پێتان بڵێ گوتی ئەوەی هەری زۆر دژی ئەو پرۆژێ بدەبێ ئێمە بین بەڵام ئێمە لە پێناوی ئاشتیدا دەڵین بەڵێ دەنجی پێدا ئێستاکە کۆبوونەوەکە لە پەرلەمان بەردەوامە وابزان هێشتا تەواو نەبووە و ڕەنگ بێ هەتا سبەینێش بەردەوام بێ سبەینی ڕەنگ بێ ئەنجامی کۆتایی بینی بەڵای من ئەرێ دەکەم هەموو لایەنەکان جگە ئی پارتی هەموو پارتیەکان دیکە دەنجی پێ ئەدەن زۆریان دەنجی پێ ئەدەن و ئوزگر ئۆزەل ئەو لێدوانەیدا ناو پەرلەماندا چەپڵی زۆری بۆ لێدران زۆر هێڕشی کردە سەر ئەردۆغان بەڵام گوتی لەبەرەوەی پرۆژەکە پرۆژەی دەوڵەتە و لەبەرەوەی پرۆژەی ئاشتیا و لەبەرەوەی ئێمە لە ئایندەدا دەینە سەردەسەڵات بەو پرۆژەی دەڵێن بەڵێ و لێدوانێکی ڕێک و پێچیدا پراگماتیست دڵی هەمووانی ڕازی کرد دڵی فاشیستەکانی شەڕازی کرد دڵی کوردەکانی شەڕازی کرد دڵی دایکانی سەربازە کوژراوەکان و دڵی دایکانی گەریلا کوژراوەکانیشی ڕازی کرد ئەتوانین بڵێن لێدوانێکی بەو شێوەیەدا ئەوە نیشانمان ئەداکە و پرۆسەیەکە هەم خێرایە و هەم پرۆسەیەکی دەوڵەتە بەڵام لە هەمان کادا دوێنێش دووبارەم کردەوە ئەمە بەتەنیا پرۆسەی دەوڵەتی تورکیا نیە چونکە ئەو دەوڵەتە یەک لە نوێنەرەکانی ئەگەر ئەو باخچەلی فاشیستە بێ لێدوانەکانی 52 ساڵ بخوێنەوە تێدەگەن باشە چ بوو وای کردە پڕەوە باخچەلی بگۆڕدرێ بەڵکو بەتەنیا ترسی ئیسرائیل بوو نەخێرە مەش نیە بەڵکو استراتیژیەکی گشتی خۆر ئاوا هەیەوە تورکیا لەبەری خۆر ئاوادایە هزار جۆنیش بە ئیسرائیلدا هزار جۆنیش بە ئیمپریالیزمدا هزار باسی ئیسلام و مسلمان و شتیواکە بەخۆ ئیسلام و مسلمانی سیاسی لە دەستی ئەمریکا و ئیسرائیلدایە مرۆڤێک تۆزێک عەقلی هەبێ لەمە تێدەگا ئەو شێوەیە تەماشا دەکەیت پرۆسەکە بەو شێوەیە بەردەوام دەبێ و جێگای دیکەی تێدا نەماتەوە با بینە سەر سەردانەکەی مەسعود بارزانی ئەمڕۆکە بارزانی سەردانێکی کرد و پڕی بۆ بەغدا ئەنجامدا کە ماوەیەکی درێژە سەردان ناکە ئەو هەموو کێشەیە دروست بوو سەردان ناکە ئەمڕۆکە مەسعود بارزانی جامتاکەی هەڵگرت و چووە بەغدا هەتاوەکو ئێستاش دەبێ لە بەغدا بێ ئامانجی سەردانەکەی گوایە گفتوگۆکردنە لەگەڵ سەرۆکایەتی دەوڵات و سەرکردە سیاسیەکان دەربارەی کێشە و پەیوەندیەکانی بەغدا و هەولێر
بەپێی هەواڵی بڵاو کراوە بڕیار بوو لەگەڵ 4 سەرۆکایەتی کۆت بێتەوە بەڵام نێچیروان بارزانانی چەند ڕۆژ پێش ئێستا لە بەغدا بوو یان ئەوە تا نێچیروان بارزانانی هیچی بۆ نەکراوە مەسعود بارزانی دەچێت کە من پێم وانیەوە هەبێ ئەوەی بە مەسعود بارزانی دەکرێت بە نێچیروان بارزانی زیاتر دەکرێت یان ئەوە تا بابەتێکی دیکەش لە ئارادایە. بەڵام لە هەمووی گرنگتر شتێک هەیە کە لە ئەمڕۆکە من لە چەند کەسێکی نزیک پارتیشم پرسیار کرد وەکو بڵێ پێیان گوتم ئەوە کاکە دیپلۆماسی کورد نییە دیپلۆماسی کردنی دیپلۆماسی موچە نیە دیپلۆماسی حکوومەت یاریێمی کوردستان نییە دیپلۆماسی نائارامی ناوچەکەش نیە بەڵکوەوە دیپلۆماسی کوڕک تیلیکۆمە کەواتە قەیرانی کوڕک تیلیکۆم چییە هەر ئەمڕۆ سەیرەها کاک مەسعود لەوەیە هەر ئەمڕۆ کوڕک تیلیکۆم داوای دەستێوەردانی لە سەرۆک وەزیرانی عێراق عەلی زەیدی کردووە بۆ کۆتایی هێنان بە ناکۆچیەکانی لەگەڵ هەیئەتی میدیا و پەیوەندیەکانی عێراق یعنی CMC کوڕک دەڵێت هەنگاوی هەیئەتی میدیا ناعادیلانە بووە بۆ وەستاندنی کار و چالاکیەکانی کۆمپانیاکە کە بڕیاری لەدەستداوە بۆیە هاواری خۆی بۆ عەلی زەیدی کردووە بەڵام لە هەمان کاتدا کاکە مەسعودیش لەوەیە و ئێمە دەزانین زۆربەی پارتیەکان کە بە منیان وتووە کوڕک تیلیکۆم بە ناوی سیروان بارزانیە بەڵام هی مەسعود بارزانیە ساڵی ڕابردوو ڕێککەوتنێک لە نێوان کوڕک و هەیەتی میدیا کراوە هەیەتی میدیا ئێستا ئەو ڕێککەوتنە هەڵۆشاندۆتەوە و 6 بڕیاری پەیوەندیداری دەرکردووە هەیئەتی میدیا دەڵێت هۆکارەکە پێشرکردنی پابەندیەکانی گرێبەست و نەدانی پابەندیە دارایی و یاساییەکانە هەروەها گرێبەستی کۆمپانیاکەش کۆتایی هاتووە کوڕک تیلیکۆم لەو بارەوە چی دەرێت کوڕک بەتوندی ڕەتی دەکاتەوە کە سەرۆکی دەستەی جێبەجێکاری CMC دەستەی هەڵۆشانەوەی ئەو ڕێککەوتنەی دەسەڵاتی ئەو هەڵۆشانەوەی ئەو ڕێککەوتنی نییە ئەو دەڵێ بە پێی بەیاننامەی کوڕک ئەم ڕێککەوتنە لەلایەن دەستەی باڵاترەوە پەسەند کراوە و بۆیە بە بۆچوونی کوڕک بەڕێوەبەری جێبەجێکاری هەیەتی میدیا ناتوانێت بەتەنیا هەڵی وەشێنێتەوە ئەمە واتایسیە مەترسیەکە کە تەنیا ناکۆچی دارایی نییە بابەتەکە گەشتۆتە خاڵێک کە کۆمپانیاکە دەڵێت هەنگاوەکانی CMC دەتوانێت ببێتە هۆی وەستانی چالاکیەکانی کوڕک بۆیە کوڕک ڕاستەوخۆ لای سەرۆک وەزیران و لە لای سەرۆک وەزیران داوای دەستێوەردانی کردووە یعنی داوای کردووە وەکو هەرێمی کوردستان سیاسێک بێ دەست لە بڕیارێکی دادوەری وەربدا باشە بۆ ناچی دادگای فدرالی بۆ ناچی دادگا بۆ دەچی لای سەرۆک وەزیران یعنی لەمەدا مرۆڤ بەڕاستی تێناگا ئەگەر ئەتۆ حقیقەتەکە لای توێ بۆ ناچیە لای دادگا بۆ دەچێ لای سیاسیەک ئەوە نابێتە واستە کوڕک کۆمپانیایەکی هەرێمی و سیروان بارزانی بەڕێوە بەرەکێتی ئەمە شوای کردووە بابەتەکە لە ڕووی سیاسیەوە هەستیاری زیاتر بێت لە نێوان پەیوەندیەکانی هەولێر و بەغدادا بێگومان ئەمڕۆکە هەر ڕاگەیاندنێکی پارتی هەر ڕۆژنامەنووسێکی پارتی ئینکار دەکات کە مەسعود بارزانی لە بۆ کوڕک تیلیکۆم چوو بێ بەڵام ئەوەندەی من لە پارتیەکانیشن بیست لە ڕاستیدا ئەمە زیاتر دیپلۆماسیەتی کوڕک تیلیکۆمە ئەمەش ڕەوشی هەرێمی کوردستانمان نیشان دەدا گەیشتنێت حاڵێک کە سەرۆکی هەرێمی پێشوو و سەرۆکی یەک لەو سەرکردانەی کە لە ناو سەرکردە کوردەکانیشدا بەتەنیا ماوەتەوە لە ساحەکە یعنی مەبەستم ئەوەیە قاسملۆ شەهید کرا ئۆزەلان گیرا مامجەلال کۆچی دوایی کرد بۆ یعنی ئەوانەی لەو تەمەنە بەتەنیا ئەو ماوەتەوە بەڵام نەوشیروان مستەفا کۆچی دوایی کردوانە ئەوەی لەو تەمەنە ماوەتەوە مەسعود بارزانیە بەڵام لە بۆ تەلەفۆنێک لە بۆ دەستگایەکی تەلەفۆنی بچێت تا بەغدا بۆەوەی کێشەکانی چارەسەر بکات دەربارەی مەسەلەی ئێران هیچ ئەگەرێک لە ئارادانیا زۆر بە کورتی باز دەکەم چۆکە زۆرمان لەسەر ئەو بابەتە قسەکە و شتی نوێش لە ئارادانیا بەڵام ڕێککەوتنێکی زۆر گرنگ و وا دیێرەگەیشتوتە لووتکە ئەگەر ئەمریکا تێکی نەدا نەیهەوێت تێکی بدا ناچار بکرێ ڕازی بێ و ئەگەر وڵاتانی کەنداویش واز لە ئەمریکا بێن ئیسرائیل و سعودیە و ئێمارات و ئەوانە
ئێران و عمان ڕێککەوتونە لەسەر ڕێخستنی گەروی هورموز کە لە ئایندەدا چۆن بکرێتەوە، بەڵام گەروەکە بەبێ ئەمریکا ناکرێتەوە. نە ئەمریکا دەیە بەبێ ئەمریکا بکرێت، نە ئێرانیش دەیە بەبێ ئەمریکا بکرێتەوە. هەردووچیان دەیانەوە ئیتفاقی بێ لە بینی ئێران و ئەمریکادا. ئیتفاقیش تاوە کوێستانی دیالۆگیش نییە. و لە بۆ چ ئەویان دەوێت، چونکە وەکوتم دەبێ ترامپ کە لە شەڕەدا دۆڕاوە سەرکەوتنی بەدەستنێنەوە دەبێت شتێک نیشاندا، شتەکە چێ بڵێ من گەروی هورموزم کردەوە، من گەروی هورموزم کردەوە بۆەوەی لە هەڵبژاردننی ناوەڕازدا کە لە مانگی 11 ئەنجام دەدرێت بەشکەم بتوانانی سەرکەوتنێک بەدەستێنێ کە من پێم وانیە سەرکەوتە بەدەستبێنی. لە هەمان کاتدا لە بۆ ئێران زۆر گرنگە، چونکە ئێران دەیەوێت ئەمە بکاتە کارتێک بۆ ئەوەی ئابلۆقەی ئابووری لەسەر هەڵبگیرێ، بتوانێت تەکەی بفرۆشێ و بتوانێت ئەو پارانەی ئێران کە لە بانقەکانی ئەمریکادا دەستی بەسەر دەگیراون سەربەست بکری، چونکە ئێران باش دەزانێت ئەگەر کۆتایی بە شەڕ بێنێ و ئێرانیەکان برسی بن، ئەو خەڵکە ناڕازیە کە خۆی ناڕازیە لە ڕژێمەکە، لە هەمان کاتدا برسیشە، ئەو خەڵکە بێگومان وەکو سەردەمی ژینامی هەڵدەستێتەوە سەرجادە. بە کورت و کورمانجی مەسەلەکە هەتاوەکو ئێستا ئەوەیە کە دەبێ لە کۆتاییدا ئەمریکا و ئێران بگەنە گفتوگۆ، هەتا وەکو ئێستا گفتوگەیشە ڕاستەوخۆ دەستی پێ نەکردووە و دیارە گفتوگوی ڕاستەوخۆش ناکەن بە تایبەتی ئەو ماوەیە، چونکە وەزیری دەرەوەی ئێران پێشتر وتی هیچ گفتوگویەک لەگەڵ ئەمریکا دەست پێ ناکەینەوە تاوەکو ئەمریکا لێدوانێک نەدا و پابەندبوونی خۆی بە ڕێککەوتنی پێشوو دیاری نەکاتەوە، چونکە لە ڕێککەوتنی پێشوودا لەسەر کاغەزەکە بەڕاستی ئەمریکا دۆڕاوە، ئێران ئەوەی دەبێت. لەلایەکی ترەوە ئەمریکا هێشتا دەڵێت دەرگای دیپلۆماسی داخراونیە هەوڵەکان بۆ گەشتن بەگشتی بەردەوامە، بەگشتی گفتوگۆی ڕاستەوخۆ گیری خواردووە، بەڵام وەکوتم لە نێوان عەمان و ئێراندا دوو وڵاتی هەری دۆست لە ناوچەکەدا کە کێشیان زۆر کەمە و لەسەر گەروی هورموز بەرژەوەندی استراتیژیان هەیە، زۆر دوو وڵاتی زۆر نزیکی یەکترن و متمانەش بە یەکتری دەکەن، پێشکەوتنێکی باش هەیە. ئێستاکە تەماشا دەکەین بە کورتی ئەمریکا وا دیارە جارێکی تر ناتوانانی بڕیار بداتەوە، بڕیاری سەربازی بداتەوە، بەڵام لەسەر فشارە ئابوووریەکانی سوورە و ڕنگ بێ ئەو فشارە ئابوووریانە ببنە بابەتێکی استراتیژی لە ئایندەدا ئێران بتوانێت بەرامبەر ئەمریکا بەکاری بێنێ. بەڵێ ویستم ئەوڕۆکە ئەوەتان پێشکەش بکەم، پرسیارێکتان نییە، ئەمیش 22 دقیقە 23 دقیقە قسە دەکەم و بزانم باسی زۆر بابەتی بە جێمان کرد. سوپاستانەکەم کە تاوەکوێستا لەگەڵماندا بوون، سوپاس بۆ ئەوانەی لە ئایندەدا تەماشامان دەکەن، حتا بەرنامەی بەیانەی کە ڕەنگ بێ میوانێکم هەبێ و بە تایبەتیش ئەگەر پەرلەمان لە کۆبنەوەی گشتیدا دەنگ لەسەر چوارچێوە یاساکە بدە، ئەو کاتە هەوڵەدەم لەگەڵ میوانێک سبەینی ئێوارە ڕنگ بێ لە هەمان کات بێ بەرنامەیەک لایفێکمان هەبێ کە تایبەتە بەو بابەتە. کاتش خۆش بۆ هەمووتان هەربژین، سەرکەوتوو بن، زۆر سوپاس بۆ بەشداریتان، زۆر سوپاس بۆ پشتگیریتان، هەربژین.